دیارە هەر لەو درێژەی کار و چالاکیەکانی بەرنامەی بەخشین وەکو نووسینگەی کەرکووک هەڵساین بە هاوکاریکردنی 150 ماڵ لە شاری کەرکووک. دیارە ئەو خۆراکەی کە دابەشمان کرد بەسەر ئەو ماڵە هەژارانەیە بریتە لە 13 مادە. خوای گەورە پاداشی ئەو خێرخوازانە بداتەوە. بەڕاستی پشکی گەورە بەر ئەو خێرخوازە بەڕێزانە ئەکەوێت کە پاڵپشتێکی زۆر باش بوونە بۆی بەرنامەی بەخشین درێژە بە کار و چالاکیەکان و خزمەتەکانی خۆی بدات. ئەگەر خێرخوازان خوای گەورە پاداشیان داتە وەک چۆن پاڵپشتێک بوونە بۆ بەرنامەی بەخشین بەردەوام بن لەو خێر و خێراتەی کە ئەگاتە دەستی ئێمە ئینشاڵڵا ئێمە پڕۆژە و کارێتریش لە بەرنامەمان ئابێ بۆ مانگی ڕەمەزان خوا پشتیوان بێ. من لێرەوە دەستخۆشی لەو خێرخوازە بەڕێزانە ئەکەم. خوای گەورە پاداشی خێریان بداتەوە. خوای گەورە لە نەخۆشی و ناخۆشی بە دووریان کە. خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و منداڵیانەوە. خوای گەورە سفرەخوانە هەر پڕ بکە ئینشاڵڵا هەر لە ساغ و سەرکەوتووە بن.